دقلما راستوخا بسكايب دكتور كرمانج گوندی پروفسور لزانکویا تنسی ستيت. دكتور كرمانج بباورياته كي سركتيبو ضد بيت دا لە 15-20 دقیقەی یەکەمی دبیت دانالد ترامپ جودا لە سیماکانی پێشانی خۆی سەرۆکانەتر نیشاندا و بەتایبەتیش بابەتەکە کە پەیوەندی بە ئابووری و کار هەبوو کە ئەو باگراوندێکی باشی تێدا هەبوو توانی لەو 15-20 دقیقەیە جوانتر خۆی نیشان بداتن، بەڵام دوای ئەوە کۆنتترۆلی لە دەستدا وەکو پێشان چۆن ڕفتاری دەکرد کابراایەکی بێ دیسپلین و زار شەڕ بوو. لە بەرامبەر ئەوەش هێلەری کلینتن زۆر سەرۆکانە حەکیمانە قسەی کرد دەیزانی چی دەڵێتن بە شێوەکی گشتی باسی سیاسەتی خۆی کرد. ئەو لایەنە نێگەتیڤانەی کە پێویست بوو لەمەڕ دانالد ترامپ بڵێتن لەبارەی ئەو سوکایەتەیە کە کردیتی بەرامبەر بە ژنان، بەرامبەر بە مسلمانان، بەرامبەر بە مەکسیکی، ئەو شتانەی بەبیری خەڵک هێناوە و دەشی زانی چ دەڵێتن بە پێچەوانەی دانالد ترامپ. بەم پێم وایە دوێنێ شەو لەو دبیتە هێلەر سەرکەوتنی زیاتری. دکتۆر کرمانج بەری دبیتی بەری چەندەکێ مگلدەت ئاخڤین تەنە لایەنگرێنە هێلەری نا دانالد ترامپ بووی پشتی دبیتە شەڤیدی باوەڕیەتە هاتە گواردن؟ ئەگەر بیخەینە سەر ئەنجامدانی دبیتەکە هێلەری سەرکەوتوو وەکو عەرزم کردن، بەڵام هێلەری بە خۆیم گرفتی من لەگەڵ هێلەری وەکو دەنگدەرێک ڕازگۆیی هێلەیەشکە دوێنێش بە جۆرێکی دیکە جارێکی دیکە ناڕازگۆیی کرد لەبارەی TPP Trans-Pacific Partnership کە گوتی ئەو بازرگانیە دیگەل وڵاتین بازرگانی لەگەرە وڵاتانی پاسیفیک دەریای ئۆقیانوسی پاسیفیک کە 12 وڵاتن گوتی ئەو پەیمانەی ئەو ڕێکەوتنەی بە باش نەزانیە، بەڵام CNN نیشانیدا کە چۆن ستایشی ئەو پەیمانە دەکاتن. مشکلەیە ئەو ژنەی ڕاستگۆیە لەبەرەوەی هەتا ئێستا کە نات وەکو ئەگەر بێتە سەر ئەوەی کە ساغ ببمەوە دەنگی بۆ بدەم نەخێر. باڵێ باشە دکتۆر کرمانج مەسەلا شەڕی داعشدا و مەسەلا پرسین ئەم بێژن پەیوەندیان دەرەدا هەلەری گوت ئەوەی پشتەوانیا هێزین دۆستین ئەمریکا بکە عەرب و کوردان بۆ مەسەلا ڕزگارکردنا ڕەقە ji destê Daeş û nehêlana xilafeta İslamî. Helbet Trump jî gelek cara gotiye ku ew piştevaniya hêzên li ser erdê bike Kurda di nav wan de. Tu bawer dikî serokê dahatî çi hilerî be yan Trump be siyasetek taybet hebe beramber mesela şerê Daeş di Iraq û Sûriya de? حتا ئێستا دەوڵەتی بژنەهی ئۆبامای سیاسەتێکی استراتیژی نییە، استراتیژیان نەبووە لە ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە داعش. پاش ئەوەی داعش دەستی زیاتر وەشان لە ئەمریکا لە وڵاتانی دیکەی ئەوروپای، ئێستا شتەکە بە جددیتر وەردەگرن. دەبیتن سەرۆکی ئایندە چ دانالد ترامپ بیتن چ هێلەری کلینتن بیتن مۆزوعی داعش بە جددیتر وەربگریتن، لانی کەمەگە نەشتوانن لە بینی ببن بە جۆرێک لە جێگەیەک ڕایان بگرن کە نەهێڵن بەو دەرەجەیە کە بەو سنوود بەو حەدەی کە ئێستاکانێ دەستەوە شوێنیتن و هەڕەشە لە بەرژەوەندیەکانی ئەمریکا وڵاتانی دیکەی ئەوروپای لە ناوچە دەکاتن و لە خود لە وڵاتانی خودی ناوچەش بە تایبەتی کەمایەتی غەیرە موسڵمانەکان دەبی شتێکی سیاسەتێکی جددیتر هێزگەلێکی جددیتر لە ناوچە وجودیان هەبیتن بۆ ئەوەی نەهێڵن داعش لەوە زیاتر پێش بکەویتن بەڵکو بە پێچەوانش هەولی ڕاگررتنی بدەن ئەگەر نەتوانن شکستی پێبینن. دکتۆر کرمانج گوندی پرۆفسۆر لە زانکۆیا تەنسی ستەیت گەلک سوپاس بۆ بەشداریەتە دیگەل کورد کۆنەکشن.